من سکاڵام لەسەر باخان ئازاد تۆمار کردو و سکاڵایەکی شخصی بۆ ماوەی زیاتر لە مانگێکە لەبەرێکە ناوبرا و هاوپیشەی من بووە و غەریب بۆ لە شارەکەی منە خزمەتی کردووە بە حساب من هێناومەتە ماڵی خۆمەوە لە ماڵی ئێمەیان نانی خواردو ئاوی خواردو خزمەت کراوە نمەکی ماڵی ئەمە کردووە بەداخەوە نمەک بە حرام دەرچووە و باش بەخێو نەکراوە هەستاوە بۆی کە کۆمەڵێک وێنە و ڤیددیۆ تۆماری دەنگی ناو ماڵەکەی ئێمەی کردووە دواتر هەڕەشەی لێ کردوم کە بڵاویان کاتەوە بۆیە منیش سکاڵایەکی شخصیم لە دادگای سلێمانی لەسەر تۆمار کردو لەبەرەوەی کە ناوبرا و دانیشتوی پارێزگای سلێمانین و دواتر لە دادگای سلێمانیەوە کەیسەکەم ڕەوانەی بەرەبەراتی ئاسایشی سلێمانی کراوە من لەلایەن لە کۆڵەرەوە سەرجەم وتەکانم وەرگیراون و بەڵگەی لە سەدا سەدم هەبوو سەلمێراوەکەوە ئەو قسانەی کە ئەیکەم ڕاستین و بەرپرسم لێی ڕاستەکەی ناوی منی نەهێناوە بۆ ئەوەی کە ئەو بۆیە ناوی منی نەهێناوە بۆی کە سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان و ئێوەش چاواشە بکات بەڵام ئێوە خۆتان وەکو ئەعلامی ئەتوانن بە دۆداچوون بۆ بکەن بزانن ئەو دۆسیەچی بۆ و لە ڕۆژی دادگایکردنەکە ئامادە بن بزانن باخان ئازاد لەسەر چ بابەتێک دەستگیر کرا گەندەڵەکانی تەندروستی هەڵەبجە کە ئەو باسێکات و کۆمەڵێک بابەتی تێکەڵ کردووە بەیەکەوە ئەو قسانەی کە ئەو کردوێتی کۆمەڵێک سکاڵای لەسرە بەڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە سکاڵای لەسەر تۆمار کرد لەبەرێکە ناوبرا و تۆمەتی تەزویرکردنی نووسراوی فەرمی بەڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە و تەزویرکردنی واژۆی جێگیری بەڕێبەری گشتی تەندروستی هەڵەبجەی کردو و پارەی زیاتر لە 6 پزیشکی نیشتەجێی خولاوی خواردووە و منی یەکم لەو کەسانەی کە سکاڵام لێ کردو و پارەکەم خورابوو ئەو داوای لە من کرد کە من یارمەتی بم بۆی کە سکاڵەکان بکشێنمەوە من بێ منەت بووم لەو شارێکە و بڵاوێکاتەوە بۆیە سکاڵام لەسەر تۆمار کرد و بەداخەوە دوای زیاتر لە 20 ڕۆژ لە دەرچوونی فەرمانی دەستگیرکردنەکەی من پێش ڕۆمەزان فەرمانی دەستگیر پێش جژنی ڕەمەزان فەرمانی دەستگیرکردنی دەرچووە دوای زیاتر لە 20 ڕۆژ دەستگیر کراوە بۆ لەبەر ئەوەی کە ناوبرا و تەلەفۆنەکانی داخست و ماوەی 10 ڕۆژە خیابدراوە